ئەمە ئاڵاکانە لە ڕێوڕسمی گۆڕستانی نیشتیمانی ئارلنگتن لە ویلایەتی ڤیرجینیا. هەر لە ساڵی 1948ەوە سەربازەکانی گاردی دێرین هەستا بوون بە دانانی ئاڵایەک بۆ هەر کێری گۆڕێک، بەڵام ئەو ڕۆکە زیاد لە 230,000 گۆڕ هەیە. لەو باوەڕەدام کاتێک بەم ئەرکە هەڵدەستیت بۆ ئەوان ڕێزیان پێدەبەخشیت، دڵت گەرم دەکاتەوە. پێم وایە شتێکە کە هەموو کەس پێویستە ئەزمموی بکات. ئەم ڕێوڕسمە دوا بە دوای ڕۆژی یادکردنەوەکە دێت، سەروەختێک بۆ ئەوەی ئەوانەمان بیر بکەوێتەوە کە خزمەتی نیشتیمانەکەیان کردووە. ئەمە هەموو شتێکە لەبارەی ئەو سەربازانەی ڕابردووەوە زۆر بە تایبەتی و بە دیاریکراوی هەموو ئاڵایەک لە بەردەم هەر کێڵێکدا دائەنێن بە دڵنیاییەوە سڵاوی هەر سەربازێک بۆ ئەوانە کە چیان بۆ ئیمە کردووە. بەڵام زۆربەی هەرە زۆری ئەم سەربازانە و ئەم ڕێوڕسمە زۆر زیاترە لەوەی کە تەنها یادکردنەوەیشی ڕابردوویەکی دوور بێت، بەڵکو یادکردنەوەی هاوڕێکانیان و خێزانەکانیانن کە لە بەجێگەیاندنی ئەرکەکانیاندا لە دەستیان داون. لەم گۆڕستانە هاوڕێیانم هەن. لەم گۆڕستانە سەرکردەکانم هاوڕێیانی جەنگ ئەوانەی کە هەلە سەرەتای ڕاهێنەکانمەوە لەگەڵمدا بوون لێرەدا بە خاک سپێردراون. ئیتر ئێرە بۆ من ئەو شوێنەیە کە دەتوانم ئاڵایەک لەسەر گۆڕی ئەواندا بنێم بۆ ئەو شەرفمەندیە گەورەیە ئەو شانازیە لەبەر ئەوەی بەلای منەوە ئەوان ڕۆحی خۆیان کردە قوربانی. زیاتر لە 1000 سەرباز بێ گۆدانە هەوای گەرمی ئەمڕۆ دەکارن ئەرکی دانانی ئاڵاکان تەواو بکەن. سەرۆک ئۆباما وەک ئەرکی هەموو سەرۆکەکانی پێشخۆی ئامادەی ئەم ڕێوڕسمە بوو لە پێناو شانازیکردن و بەخشینەوەی ڕێز و نەوازش بە جەنگاوەرە دێرینەکانی نیشتیمان. لە کۆتایی ڕێوڕسمەکەدا پاسەوانەکان لە گۆڕستانی سەربازی ون شوێنەکانیان دەگۆڕن لەم زەمینە پیرۆزە و لەم شوێنە پیرۆزەدا. ئەو هاوڕێ خێزانانەی کە هاتوون بۆ یادکردنەوەی ئەوانەی کە ئیتر جارێکی دیکە نایان بیننەوە، ئەمە شێوازێکە بۆ ئەوەی بڵێن ماڵەوە زۆر سپاس بۆ قوربانیانەی کە خۆشەویستانی ئێوە بەخشیان. ماڵەوە ماڵەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.